ساوتان لێبێ من کۆبان ئەزەتم لە دیبەیتێکی تایبەتدا لەگەڵتان دەبم سەبارەت بە تێپەڕبوونی نزیکەی 3 ساڵ بەسەر داگیرکردنی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان یەکەم هەنگاونراوە بۆ ئاسایکردنەوەی ئەو ناوچانە ئەویش ڕێکەوتنی شنگالە کە ماوەیەک لەمەوبەر لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی ڕێکەوتنێک واژۆ کراوە بۆ ئاسایکردنەوەی دۆخی شنگال لەم چەند ڕۆژەی ڕابردووش هەروەها ڕێکەوتنێکی دیکە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی بەرگری عراقی واژۆ کراوە سەبارەت بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەش لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان بە تایبەت بۆ ئەو ناوچانەی کە فەراغی ئەمنی لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عراقی هەیە هەروەها دانانی بازگەی هاوبەش هەروەهاکردنەوەی سەنتەری هەماهەنگی لە هەولێر لە بەغدا لەسەرم بابەتە زیاتر گفتوگۆ دەکەین من چەند میوانێکم لەگەڵ دەبێت لەم دیبەیتەدا هەرێکە لە بەڕێزان ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت کاک ڕێبوار بەخێر بێت هەروەها شاخوان عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی عراق لە فراکسیۆنی پارتی لەگەڵمانە کاک شاخوان تۆش بەخێر بێت سعد خالید جگری سکرتێری حزبی زەحمەت کێشانی کوردستان لەگەڵمانەویش بە هەرمان شێوە بەخێر بێت کاک سعد هەروەها لە کەرکووک بەڕێز ڕەسوول ڕەئوف بەرپرسی مەڵبەندی سۆسیالیست لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت کاک ڕەسوول تۆش بەخێر بێت زۆر سپاس بۆ بەڕێستان بەر لەوەی دەست با گفتوگۆکەمان بکەین هاوکارانم لە کەرکووک پاکێجێکیان ئامادە کردووە سەبارەت بە تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر داگیرکاری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان کە نزیکەی 3 ساڵ دەبێت لەم یەک دوو ڕۆژەیە ئەگەر 16 مانگ دەبێتە 3 ساڵی ڕێککە 16 ئۆکتۆبەر بابزانین ئەو ناوچانە چیان بەسەر هاتووە خەڵکی ئەو ناوچانە بە تایبەت خەڵکی کەرکووک داوا دەکەن کە ڕەوشی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە کەسێک لە کەرکووک سەی بۆ کوردستان 24 کردووە ئاماژە بۆ دەکات کە ناسنامەی کەرکووک کوردستانیەوە بە کەسیش ناگۆڕدرێت باشە بەڵام سەرڕای تعریب لە سنووری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان کورد نزیکەی 105 پۆستی ئەمنی و سەربازی لەم ناوچانە لەدەستداوە بە هەر عامودێکەوە ئەڵایەکی ڕەنگاوڕەنگ هەڵواسراوە جگە لە تعریب 3 ساڵ لە هەوڵی سڕینەوەی سیمای کوردستانی لە کەرکووک بەردەوامە هەڵکردنی ئەم ماڵانە کە لە 16 ئۆکتۆبەرەوە کراوە نیشاندانی سەپاندنی واقعەکە کە تەنها بە دڵێ و کەسانەیە کە ئاڵاکیانەوە کردووە ئەستا کورد لە کەرکووک کار بواکات کە واقعێکی تازە بێتە پێشەوە بەڵام هێشتا لای خەڵکەکەی کەرکووک هەرچەندە هەوڵی گۆڕینی ناسنامەکەی بدرێت هەر شارێکی کوردستانیە بە هەر شێوەیە بێ بیکەنە شارێکی عەرەبی نەخێن کەرکووک کوردستانیە بە هیچ هێزێک نابێ بە شارێکی عەرەبی و ئێمە هەر کێشەیەکی کوردستان هەزاران شۆڕکی کردووە لەبەر خاتری ڕزگاربوونی کەرکووک بووە ئەگەر بەزانین ڕازی بووایە هەر زوو لە 74 شەڕ دەستی پێ ناکردەوانێ ڕازی نەبووە بەبێت کەرکووک چونکی کەرکووک مڵکی کەس نییە نە پیرێژنێکی دیاربەکر نە پیرێژنێکی مابات نە پیرێژنێکی قوانبشلو نە پیرێژنێکی سلێمانی قبوڵی ئەوە ناکە کەرکووک هیچ مزادەفەیەکی پێوە بکرێ کوردستانی و ئەبێ ببینێتەوە کوردستانی خۆی کەرکووک داگیرکەرێکی تەواو بێ بربەستی تایە و دەستی پێ کردووە ئەوەی کەوا خۆیان لێ بێزار بوو نێنانە بۆم شارۆ بەڕوان کردووە لەم سەرزیسرا تێگەیشتی ئەوان گرنگ بەوەی بە هەر شێوەیەک بێت نازنامەی تۆ لەم شارە نێنم بە تعریبێکی زۆر کراوە لە 120 تعریب بووە یعنی ئەگەر 3 ساڵێکە بەردەوام بێت لە 100 تا 150 بەشێک لە حزبە سیاسیە کوردیەکانش لە کەرکووک هەن بەڵام چالاکیەکانیان ڕاگرتووە ئەمەش بە هۆی نائاساییبوونی دۆخی شارەکەوە هەتا ئەم حکومە عسکەری لە کەرکووک بێت ژیان ئاسایی نییە لەم شار ئەمە بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان واتە کە تۆ دەست و پەنجە لەگەڵ ئەم حکومەیان نەرمکە لەگەڵ عسکەریە قەت نەرم ناکرێت ئێستا تۆ ئەگەر هێز عسکەرەکە نەبوایە لەگەڵ عەرەبە تورکمانی ئەم شارە ئیدارەکان ئەتوانیت تەعاملێ جیاواز بکەیت و خۆتی لەگەڵا بگونجێنی بەڵام کە حکم بوو بە عسکەری هەموو یاسا مەدەنەکان ئەتوانین بڵین پێشێ دەکات ئەوە بەنسبەت ئەو حاڵەتەوە من قەت لەگەڵ ئەویانی وەزعی ئێستای کەرکووک ئاسایی بێ وەزعی کەرکووک ئاسایی نییە مادام حکمێکی عسکەری ئیباتەبێت 3 ساڵە کەرکووک لەژێر داگیرکاریە و دەستی تعریبش تا دێت درێژتر دەبێت لە شارەکە لە ماوەیەم 3 ساڵەدا جگە لە تعریب کورد زیاتر لە 100 پۆستی ئەمنی و ئیداری لە دەست چووە
سۆران کامەران کوردستان 24 کەرکووک. بەڵێ ئەمە ئیدی ڕەوشی ناوچە کوردستانەکان دەرەوەی داری هەرێمی کوردستانە بە تایبەت شاری کەرکووک دەچم گفتوگۆ لەگەڵ میوانەکان دەکەن کاکرێبار سەرتا لە تۆ دەست پێ دەکەین. کاکرێبار 3 ساڵ بەسەر داگیرکردنی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان تێپەڕ دەبێت. ئێستا ئەنجومەنی پارێزگا نەماوە. گوایە پەرلەمانتارانی کەرکووک ئەبێت چاودێری کارەکانی پارێزگار بکەن. لەو فترەیە کە ئەنجومەنی پارێزگا نەماوە پەرلەمانتاران چاودێری دەکەن هی پارێزگاری سەپێنراوی کەرکووک تا چەند توانی ویانە جێگەی ئەنجومەنی پارێزگا بگرنەوە. دیار هەر خودی بڕیارەکە بڕیارێکی نادەستوری بدژی مادەی 122 و ئێستا لە محکمەی اتحادیەک لا نەبووتەوە یعنی قەرارات تاسەر نییە یعنی چاوەڕێمانە محکمەی اتحادی تشکیل بێ و دوو ئەندامی کە نەماوە و لە 100 ئەو ئەنجومەنانە دووبارە بێ کارەکانی خۆیان جێبەجێکەن بۆ بڕیارە نادەستوری کە پەرلەمانی عێراق تای بەداخەوە وەکو معاملەیەک و پیلانێک. بەڵام دوای ئەوە دیارە ئێستاکا بێت لە جادەی کەرکووکی پرسیارکەین ئایا ئەو 12 ئەندامەی کە ئێستاکە نوێنەرایەتی کەرکووکەکەن چی یعنی مەس یەکەم شت لەوانە ئایا بارودۆخی شاری کەرکووکیان کۆتە دەستوری بەو معنایی کە عسکەرتاریەت نابێت لە هیچ شارێک بمێنێتەوە ئەبێ مەلەفی ئەمنی تەسلیم هێزەکانی لۆکاڵی شۆرتە و هێزە ناوخۆیەکانی شاری کەرکووک بکردێ. جگە لەوەش کە کەرکووک و ناوچە کوردستانەکان دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ئەبێت یعنی بەداخەوە لە دوای 2005 کە دەستور دامەزرا ئەوە بە ئیدارەیەکی هاوبەش برداتە ڕێواتە ئەمە ئێمە لەوانەیە لە خێتاباتی سیاسی سەرکردایەتی کورد یاخود لە سەرکردایەتی عێراقیەکان باسی متەنازە عەلەیهەکەن یعنی دوو جێگا ناکۆکن لەسەری ئێمە 100 ساڵ خەباتی بۆ کراوە شاری کەرکووک و ئەو ناوچە کوردستانیانە واتە ئیدارەکردنی بێ بە هاوبەش بێ یعنی ئەگەر بودجەیەک و میزانەیەکشی بۆ تەرەخان کرێ لە حکوومەتی ئیتیحادی فیدرالیەوە کە ئێستا بەداخەوە حکوومەتێکی مرکزیە دوای 2005 بەداخەوە زۆر کەسەیە لە کوردی خۆشمان تووشی هەڵا بێ لە حکوومەتی مرکزی ناوێت لە حکوومەتی مرکزی حکوومەتێکی فیدرالی بێ بە هاوبەش ئیداری ناوچە کوردستانەکان بکردێت یعنی لە 2005 تا 16 ئۆکتۆبەریش ئەم 3 ساڵەشی لەسەر بێ هیچ کاتێک حکوومەتی ئیتیحادی بە ئیداری هاوبەش نەجوولاوەتەواتە ئەگەر بودجەیەک 100 میلیارد دیناری عراقی بێتە شاری کەرکووک مەفروضە 50 میلیاری تەسلیمی ئیداری هەرێم بکردرێ و 50 میلیاریشی حکوومەتی ئیتیحادی بۆی پێکەوە بە هاوبەشی بەڕێوەبەرن بەڵام ئەمە نەکراوە ئەمە حکوومەتی ئیتیحادی هیچ کاتێک دانی بۆ نەناوە کە ئێمە لەوانەش ئێستا هەیە داگیرکاریە ئەوە 100% داگیرکاری و ئەوە گومانیتیانە دوای 16 ئۆکتۆبەر داگیرکاریە و عسکەرتاریەتە و میلیشیاگەریەکی زۆری تایە یعنی هەر سیمای شاریتیان نەماوە کەرکووک بە دەر لەوەش لە دوای 16 ئۆکتۆبەر زیاد لە 1 تریلیۆن دینار هاتوۆتە ناو ئەو شارەوە تەخشان و پەخشانی پێکردێت لە بینی ئەو هەموو هێزەی کەتیایەتی هەرێکی بچر بۆ خۆی ڕاکێشێت چێ بەرپرسە لەمەیانە ئەو مەلەفە ئەمنیە بەدەستی کێ ئێستا ئەو قیادی کەرکووکەکە کە پێوترە قیادی عملیاتی کەرکووک بە دەرەجەیەک ئەو هێزە ئەقلیمیانی کە پاڵپشتێکە کە ناتوانێت اتهامیان بکەین چونکە ئەوەی کە ئەداتە بەدەستیانەوە تەنفیزیەکات حکوومەتە عسکەریەکەیە کە ئێستاکە کە دیموقراتیت کە نامێنێ لە شارێکا و دەستور پێشێل بکردێ بنای بنەی عسکەرتاریەت ئەمر بەڕاکانەکە عسکەرتاریەت ئەمر بە دایرەکانەکە عسکەرتاریەت ئەمر بە هەموو جمگەکانی ئیشکردنەکە لە شاری کەرکووک بە هەوای ئەو بجێتەوە لەبەرەوە هەرچی گەندەڵیەک ڕووەدا لێوانە طبعا هەڵبەتە پەرلەمانتارێکی عێراقی کە بەداخەوە هەبێ حەسانەی هەبێ کە من کاکشاخەوان لەوانەیە کە دابێ هیچ بەربەستێک لە پێش بێ ئێستا حورمەت بۆ پەرلەمانتاری عێراقی نەماوە لە شاری کەرکووک یعنی پەرلەمانتارێکی عەرەب و تورکمان و کوردێک لەوانە ناتوان بە قیادی عملیاتی کەرکووک بڵێن ئێمە ئەواکەین ئەوە ناکەین ئەسڵەن ئەوان لە ژێر ئێمە ئەوانن کەواتە نێشتنی ئەنجومەنی پارێزگا بۆ ئەوە بوو کە لە ئەنجومەنی پارێزگاوە کە کورد زۆری نەبوو پارێزگارێک بۆ کوردێک لای نەکرێتەوە ناو بە عمومەن دەسە چەورەکەی پەرلەمان بە گۆزەکان بەسەری ئەنجومەنەکان کە لە ساحەی تەحریر مزاهرەیەکی زۆر ڕوویدا یەکەم هەنگاو کە کردیان لەبەرەوەی کە پێی جادەکەی پێکە بکەنەوە هەڵوان وەشاندەوە ئەنجومەنی پارێزگا بەو معنایی کە گەندەڵیەکان لە ئەنجومەنەکان و پارێزگاکان نەکرێ کە بەداخ خۆی گەندەڵی بە دەرەجەی ئەساسی لە جیاتی تەنفیزیە کرێ نەوەکم لە جیاتی تەشریعی لە کاتێکا گەر گەندەڵیش هەبێن ڕێژەی گەندەڵی لە ئەنجومەنەکان و لە ئیدارەتەکانی کە مقارنەکەین بە حکوومەتی اتحادی 105 چکە میزانێکەوە دابەشەکەی 105 درێتە هەر هەژدە محافەزاتی عێراقی 195 لای سیادیە و لای حکوومەتی فیدرالی و اتحادیە و لەگەڵ دام و دەستگاکانی بەڵام گلەیەک هەم لە بەڕێستان و هەن لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەبوو کە ناگەڕێنەوە کەرکووک بۆ ئەوی دۆسیەی بۆ نمونەگەر هیچ نەبێ پارێزگارێک بۆ کوردێک لای بکەنەوە ئەزانی چی ئێمە باسی ئەگەر شارێک لەژێر حکمی عسکەریە بێت من پێتەلێن پەرلەمانتاری دەسەڵاتی نەبێ ئەنجومەن چۆن دەسەڵاتی بێ
خۆی مامانتوانی بگەڕێنەوە بەڵام کە گەڕایتەوە منوتم بابە ئاڵای کوردستان دانێنەوە دوتمان جارێکی تردام و ئەو تەوزیف و تەعیناتانەی کە ئەکردێتە بێ ڕێژەی کورد بە پێی ئێستاقاقی خۆی بێ کە 1963 ئەو کە ئەو قبول نەکا حکوومەتێکی عسکەرتاریەت ئەتوانێت مەجلیسی مەحافظەش قفڵ کە هەچ کەسێکیش معارەزەی بکات ئەتوانێت پەلکێشی بکات و بیکاتە زێر هێزێکی عسکەریەوە جا من کلاشنکۆفی لەسەر سەرم بێت چۆن ممارەسەی حاڵەتێکی دیموکراتی ئیداری مەدەنی خۆم بکەم ناکردرێ خۆی بۆ خودی خۆی عسکەرتاریەت لەناو شاری کەرکووک پێشێری مادەی نووی دەستوری کردووە کە نابێت جێیش بەکار بێندرێ بۆ چارەسەرکردنی کێشە گەڕابانەوە زۆر نەتان دەتوانی پارێزگاری لەلێن پەرلەمانتار پێی ناکرێت جام ئێمە لەکوێتمانەکرێت کە 12 پەرلەمانتار لەوانەیە دەفەرمودای 16 ئۆکتۆبەر با 12 ڕێگریمان لە زۆر شت کردووە بۆ نمونە زۆربەی و پەرلەمانتارانی بەغدا دەڵێن ئەگەر ئێمە نەبووینە ئەو کارانەمان نەکردا لەوانەیە کاری خراپتریش بکرابایە لە کەرکووک یعنی لەمە زیاتر خراپتر چی نەک چیشیان کردو با بۆ هاوڵاتی باسی کات من نسا لەم سەرۆکی کۆماریی پێ نەکراوە دەڵێن ڕێگری لە تعریبمان کردووە نەمان هێشتووە بچن تعریب بکەن ئەمجا تعریب ئێستاکە حەزەکەم خۆزگا ئەو ڕۆژە تەقیرێکی کە قەناتێکی عەرەبی بڵاوێ کاتەوە ئەو تەجاوزەی کە بە کوردیان نەوت کە کوردی ئاوارەی کورد کە گەڕایەوە بە شاری کەرکووک مافی خۆی بوو کە نیشتەجێبوونی بۆ دروست بکردێەوە پێی مادە دەستوریەکان بە پێی ئەو زۆڵمەی کە 35 ساڵ سەدام لێ کردووە کە سێ شۆنمان دەستنیشان کرد ئەو کاتە ئەنجومەنی پارێزگا دەستنیشانی کرد هەموو ڕۆژ ئەیاندای چامانەوە کە ئەمانە تەجاوزیان کرد کە مافێکی هاتوونتە زێدی با و باپیری خوێن بەڵام ئێستا کە عەرەبێکی هاوردەی لە هەموو عێراق هاتوۆتە ناو سنووری کەرکووکەوە دەبقەت ئەوەی کە مافە کوردەکەی خۆمان کە بەکارمانهێنە جێبەجێەکەین دەفەرمون با ڕاگیریکەن با بچەند لە ئەو شۆنانی لای ساحەی چی پێوترێ عینەکەی گۆڕەپانێکی کە خەڵکی لێ کۆبێتەوە هەمووی یەک پارچە بۆ دەتەجاوز بێجگەلەوە گوێتان لە نوێنەرێکی بەرەی تورکمانیش کرد لەم بینەکە ئەلێ دوای 16 ئۆکتۆبەر هەر کارەسات ڕووی دەوڵەتەجا ئەو خۆ باسی کورد باسی ناکە کابراایکی تورکمانی توندڕەویش باسیەکە ئەلێ شۆنێک نەماوە بەناو عرس تورکمان هەر بە یەک جا مەحروم بووە کە ئەم هەموو عەرەبە ڕووی کۆتە شاری کەرکووکەوە و بەدەر لەوەش ناسنامە و نفوس و پیتاقی تەموینیان بۆ دەرەکرد یعنی ئەمانە ئەیانە تەزبیتی کەن بە یاساییش بێجگەلەوەی کە داگیرکردنێکی کەرکووکی تایە کە 35 ساڵ سەدام حوسێن بەقەدەوەی نەکردووە باش کاک شاخەوان گلێچ لە پارتی هەبوو بۆچی تا ئێستا پارتی نەگەڕاوەتەوە کەرکووک کۆکارەکەی چی بووە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتان و ڕێز و خۆشەویستیمان بۆ خەڵکی قارەمان و بە شەرەفی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چه ئەوانی ئاوارە بوون لە ئەنجامی 16 ئۆکتۆبەر چه ئەوانی لە کەرکووک ماونەتەوە لەو دۆخەنە هەموارە تەحملی ئەو هەموو زوڵم و زۆرداری و داگیرکاری و تحریبە بوونەتەوە دیارە مامۆستا ڕێبوار باسی بەشێک لەو وەزعی کرد بوون گەڕانەوەی پارتی و پارتی لە دوای 16 ئۆکتۆبەر تەصحیح بە زۆر مەکاسبی شخصی خۆیدا لە پێناوەی دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و ئەگەر پارتی ملی بە واقع بدایەوە بگەڕایەتەوە کەرکووک ئێستا شتێک نەئاما بەناو ئاساییکردنەوە ئەوەی کە بە واقع ڕازی نەبووە ئەوە پارتیە و پارتی لە ئەنجامی ئەوە بەشداری هەڵبژاردننی 2010 نەکرد و دەیان پۆستی ئیداری لەو شارە لە دەستدا لە نەتیجەی ئەوەی کە دان بە واقعیاننێ و ئەوەش بەرهەمی هەبوو بینیمان لە ساڵی 2010 لەلایەن نەتەوێگرتوەکان و لایەن ئەمریکاشەوە زەختێکرا لە ئەنجامی ئەو پێداگیری پارتی کە دەبێ دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە کۆمەڵە لیژنە دروستکار لەوانە لیژنەی نەتەوێگرتوەکان کە تا ئەمڕۆژ کۆبوونەوەکان بەردەوامە بۆیە گەڕانەوەی پارتی وەکو حزبەکانی تر ڕەنگە ئێستا تاکە ئومێد بۆ خەڵکی کەرکووک گەڕانەوەی پارتیە خەڵکە زانی ئەو ڕۆژەی کە پارتی دەگەڕێتەوە بۆ کەرکووک واتە گۆڕانکاریەک بووە لە وەزعی سیاسی کەرکووک ئیتیفاقی کراوە لەسەر وەزعی کەرکووک ئەوجا پارتی دەگەڕێتەوە خۆگەر پارتی شۆک و باقی حزابی تر بگەڕێتەوە بارەگایەکی بێچەک و بێهەیبەت و بێ ئاڵا حتمما سبێ ئەتوانێت بۆ شێوە بگەڕێتەوە بەڵام ئێمە نامانێت حزبانەی لەوێن هیچیان پێ ناکرێت ناتوان هیچ بکەن طبعا لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەم 3 ساڵە ئەوەی دەرخستووە کە حزب ئەگەر بەشێک نەبێت لە دەسەڵات و بەشێک نەبێت لە ئیدارە و لە موسساتی ئەمنی هیچی پێ ناکرێت تەنانەت محافظی کورد بێ ئێسا هیچی پێ ناکرێت چونکە ئێمە دەزانین لە دوای 16 ئۆکتۆبەر بە بڕیاری حەیدەر عەبادی قیادی عەمەلیاتی کەرکووک دروستکرا و قیادی عەمەلیاتێت کۆنتڕۆلی تەواوی کەرکووک کاتەنانە زۆر جار بڕیارەکانی پارێزگاری سەپێنرا و لەلایەن ئەو قیادی عەمەلیاتەوە نایخوا بۆیە حزبەکان ێستا لا حەول ولا قووەت و هیچ هێزێکی کەرکووک نییە هێزێکی کوردی نییە دعم و پاڵپشتی ئەو هێزە سیاسیانە بکات لە ناو شار کورد لە کاتێکا زۆرینەیە قاید فڕقەی نییە قاید عەمەلیات کورد نییە بەرپرسی دەستگای هەواڵگری کورد نییە استیخبارات کورد نییە مخابرات کورد نییە ئەمنی وەتەنی کە پێشتر کورد بۆ ئێسا کورد نییە بۆیە
غیابێکی تەواوی کورد هەیە لە ناوشار و کورد ئێستا لەو پەڕی بێدەسەڵاتیە و غیابی لە تەواوی دامەزراوەکانی و ئەوەشی لە کەرکک هەیە ئێستا لە قیادەی عملیات کە دەستگای ئەمنی کەرکک قیادەی عملیاتە کوردیتیانیە و ناشەرعیشە نەکەرەوەی کورد نییە پارێزگارە دەسەڵاتی یاسایی نییە چکەن ئەنجومەن دەنگی پێنەداوە و ئەو هێزانی کە هاتوون هێزی غەریبن لەسەر داوای ئەنجومەنی پارێزگار نەهاتوونەتە کەرکک تا سیفەتێکی شەرعیان هەبێت پارێزگار غیابە پارێزگاری لێنیە ئەی نابێت جێگرەکەی کاروبارەکان بەستم ئەوەیە کە ئەو پیاوە کاربەڕێکەرە بەڵام تەسەڕفاتەکانی ئەو لە ناو کەرکک تەسەڕفاتێکی شۆڤینی دژمنکارانەیە و لە دەرەوەی ئەو دەسەڵاتانەیە کە یاسا بۆی دەستنیشانکرەوەکو کاربەڕێکەرێک ئەو تەسەڕفاتانی ئەو دیکە وایە ئەگەر پارتی لەگەڵ ئەوان با و پارێزگارێکیان هەڵبژات بە هی کورد ئەگەر هیچ نەبا ئەو نووسراوانەی هەن کە لە دژی کوردن ئیمزای نەدەکرد طبعا ئێستا جەناب تەزانی ئەندام پەرلەمان سیفەی لە محافظ گەورەترە بۆ ناتوان محاسبەی بکەن بۆ ناتوان ڕای بکێشن بۆ ناتوان ئیجراعاتی یاسایی لەگەڵ بکەن لە کاتێکا لە دوای هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگا دەسەڵات دراوەتە پەرلەمانتارانی ئەو شارە بوو محاسبەکردنین ئەمە لە کاتێکە لە کاتێکی ترە بەداخەوە ینی سەرەتا دوای 16 ئۆکتۆبەر کاندیدەکانی یەکێتی هەندێک خەڵک بوون کە کوردەکە لێ ناڕازی بوونەک پێکاتەکانی تر وە دەستیان هەبوو لە زۆر لە تاوانی گەندەڵی و دزی و ئەو شێوانەی ئەو تعدایانەی کە خەڵک ئەمڕۆ ئیخاتە ملکورد بەشێک بوونە لەوانە بۆیە دوجار کە ڕێکەوتین لەسەر ئەوەی کە کەسێک ببێتە پارێزگا کەسێکی بێلایەن کەسێک بێت کە بتوانێت دەنگە ناڕازیەکان کۆ بکاتەوە کورد لە کۆ بکاتەوە ئەوە بوو بینیمان کە لەلایەن عەرەب و تورکمانەوە ڕەت کرایەوە مڕەشەحی پارتی و یەکێتی سەردەمێک کە ڕێکوتنی لەسەرکرا لەلایەن عەرەب و تورکمانەوە ڕەت کرایەوە من خۆمەندامی ئەوشان دەبووین کە چوینە بەغدا لەگەڵ عەرەب و تورکمانیش دانیشتین و پارێزگار بە تەنها لەلایەن کوردەوە دەستنیشان ناکرێت چکە ئەو کات کە عەرەب و تورکمان ڕەتێکاتەوە خلافێکی گەورە دروستە پێ چ لە سەردەم عادل عەبدولمەهدی و چ لە سەردەم ئێساش کازمی هیچ لەو ڕئیس وزرایانە و لە سەردەمی حەیدەر عەبادی زۆر بەوازەحی ئەویان دەگوت کە ئێمە ناتوانین پارێزگارێک قبول بکەین ئەگەر تەواوی پێکاتەکان لەسەری کۆک نەبن و متفق نەبن چکە دوجار کێشەی گەورە بۆ ئێمە دروستەکە بۆیە کە ئێمەش ڕێکەوتینە و کات ئەوان ڕەتیان کردەوە باش بەڵام گلەی ئەوە لە پارتی دەکرێت بۆ نموناچێت لە مووسڵ بەشداری لە هەڵبژار نەکاتن بەڵام لە کەرکووکە بەشدار نابێت خۆ هەردووچیان بۆ نموناگە ناوچە کوردستانەکان هەمووی حساب بکەین باشە هەمویان داگیر کراون بۆچی پارتی لەوێ بەشدارە بێت بەڵام لە کەرکووک بەشدار نابێت کاکۆڤان ئێمە بەنسبەت کەرکووکەوە زۆر جارم قسە دەکەێت بۆ لە بەغدا پارتیە چێتە بەغدا ناچێتە کەرکووک ینی بابەتەکەوەیە بەنسبەت منەوە بەغدا لە بەغدا میوانم و لە مووسڵیش میوانم لە تارانیش میوانم لە ئەنقەرەش میوانم بەڵام کەرکووک ماڵی خۆمە ناکرێم لە ماڵی خۆمان میوان بم ئێمە ئەم بابەتەمان زۆر جار ڕوون کردوێتەوە لە کەرکووک دەبێت خەڵک میوانی ئێمە بێنەک ئێمە بڕۆین میوان بین و لە ژێردەستی خەڵکا بین مەوزوعەکە تەنها ئەوەندەیە ئێمە کەرکووک نامانەوێت بچین لە ژێردەستی خەڵکا بین خۆتان بەخاوەنی ئەزان بە خۆمان بەخاوەنی ئەزانین بۆیە دەبێت ئەو خەڵکە بە شێوەیە لە کەرکووک بێوەکو میوان پرس بە ئێمە بکە نەک ئێمە بە میێوانداری بچین و لە ژێر دەسەڵاتی ئێوانە بین هیچ کات کەرکووک و مووسڵ یەک تەماشا نەکراوە هەڵبەت مەبەستم دەشتی نینەوە و سنجار و ناوچە کورسانەکانی تر نییە بەڵامەکو مرکزی شار ئێمە دیعایەوەمان نەکرەوە مووسڵ بەشێکە لە کورسان یا دیعای تکریتمان نەکردو یا بەغدا بەشێ بێ لە کورسان ئەوانە شاری خۆیان ئێمە بە میێوانی دەچینە ناوێن و تابعین بۆ ئیجراتانی کە لێوێ دەکرێت بەڵام بۆ کەرکووک ئامادەنیمان بە میێوانی بچینەوە و ئامادەنیمان لەژێر دەسەڵاتی هێزێکا بین کە بۆ خۆی هێزێکی سەپێنرا و هێزێکی غەریبە لە کەرکووک باش ئێستا ئێوە میوانن لە کەرکووکیان بە میوانیش قبولتان ناکەن ئێمە میێوان نیمان نەک بە میێوانی ڕەنگە قبولمان بکەم بەڵام ئێمە قبول ناکەین بە میێوانی لە شاری خۆمان لە ماڵی خۆمان ئامادەمی بۆیە هەموو هەوڵەکان بۆ ئاراستەیە کە دۆخی کەرکووکیش ئاسایی بکرێتەوە ئەو کاتە ئێمە سەربەرزانە و دەچینەوە خزمەتی خەڵکی خۆمان بارەگاکانمان دەکەین و ئاڵای خۆمان ڕۆژە نزیکە ئومێد دەکەین ئەوڵەکان چڕ بووەتەوە ئومێد دەکەین لە ماوەیەکی زۆر نزیکە خەڵک بەرهەمەکەی ببین باش کاک سعد دێمە لای بەڕێسان بە حکمیەوەی تۆ جێگیری سکرتێری حزبی زەحمەت کێشانیت هەڵوێستی ئێوە سەبارەت با ڕەوشی ناوچە کوردستانەکان دەرەوەی داری هەرێمی کوردستان چییە؟ چۆنی دەبین ئەو داگیرکاری لە ناوچە کوردستانیەکان هەیە ئەو زوڵم و زۆردارەی لە جوتیارانی کورد دەکرێت؟ ینی ئەگەر من زۆر نەگەڕێمەوە بۆ هێنێنی سەردێکی کورد بکەین دیارەمە احتیمالە بەڕاستی نەزەری ترمان هەبی سەبارەت بە چارەسەری مەلەفی کەرکووک و باقی ئەو ناوچانێک کە کێشەی لەسەر بەداخەوە من ناڵێم تەوان واقعک دروست بوو لە عێراقی نوێ قیادەی سیاسی کوردی زۆر بە دڵپاچی ڕازی بوو
بە مادەی ١40 کە پێشتر مادەی 58 بوو. من وەکو ئەو پیرەمێردە فەرمووی لەو ڕاپۆرەی بەڵێ، یعنی هەموو ڕاستیە تاریخیەکان ڕاستیە جوگرافیەکان ئەوە دەسەلمێنی کە کەرکووک و باقیە و ناوچانە بەشێکن لە کوردستان و کوردستانن. بەڵام ئەگەر قسەمان لەسەرەوە بی باشەوە بۆ ئەو قۆناغە ڕاگوزەرە ئەمە پێشمان وا بۆ گەر عێراقی نوێ لەسەر ئەساسی بەڵام ناکۆچی ناوخۆی ئەم ناوچانی بەم دۆخە نەگەیاند. جا من دەمەوێت ئێستا قسە لەسەر ئەوە بکەم، یعنی هەرزوو ئێمە نەمانتوانی بەڕاستی وەکو یەک تیم بۆ ئەو ناوچانە کار بکەین و لەوەش خراپتر ئەو نموزەجەی کە نیشاندرە لە ئیدارەی شاری کەرکووک لە دوای پرۆسەی ئازادی عێراق، ینی من هیچ غەرەزی هینم نییە بابڕێن بۆ تەعنبی لە هیچ هێزەکی سیاسی، بەڵام بەتایبەتیش پارتیوێکێتی کە دوی هێزی ئەساسی بوون و مەسئولیەتیان لەو قۆناغە لە هەموو لایەنەکان زیاتر بوو سەبارەت بە گەڕانەوەی ئەو ناوچانە. بەداخەوە ئەوە دۆخێکی زۆر خراپی دروست کرد لە کەرکووک وەوە قسەی من نییە، قسەی بەشی زۆری خەڵکی کەرکووکە و حتا تەعاملکردن لەگەر پێکاتەکانیش بە قەناعەتی ئێمە زۆر مۆفەق نەبوون. یعنی ئێمە ئەوەی کاک شاخەوان فەرمووی دەبووە بە جۆرەك ئیدارەی ئەو شارەمان بدا بە لەو سەردەمەی کە ئێمە تێدا دەسەڵات بووین. ئێستا تورکمانی کەرکووک ئێمەیان بە گەرنتی و زەمانەت بزانی بە بۆ جێڕانەوەی مافەکانیان عەرەبی ڕەسەن ئێمەیان بزانی بکەیت ئێستا زۆر باشترە چونکە ئێستا پێکاتەکانیش لە من قسەم لەسەر ئەوە نییە کاک ڕێبوار سوورەتەکیدا من خلافم نییە و معلومی شەکاکە، ینی معلومە لە 3 ساڵی ڕابردوو ینی ئەوەی کە لەو 3 ساڵە کراوە بڕوا بکە کەمتر نییە لە هەندێک فتەرات کە نیظامی بەعز نیظامەکی شۆڤێنی دیکتاتۆری، بەڵام دیارە بە هەندێک ئەسالیبی جیاوازتر ئەژینە فەرقی چیە ئەوەی لەو 3 ساڵە کرایە من بڕوا دەکەم لانی لە سەردەمانی باسی شەرەوە دەرحەق بە کورد و بە پێکاتەکانی تر کراوە. مە لەسەر ئەوە خلافمان نیە، بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەو وەزعی ئێستای کەرکووک شتێک نییە دەرهاوێشتەی ڕۆژە و 2 ڕۆژبی، ئەوە ئیمتیدادی هەیە لە 15 ساڵی ڕابردوو بەداخەوە. یعنی هەم ئەوەی کە من باسم کرد لەسەر ئاستی ئیدارەی شارەکە ئەگەر کورد بیتوانی بە نمونەشی جوانتری نیشان بدا بە و ئێمە لەوێ بۆ جێڕانەوەی کەرکووک و باقی ئەو منتیقانە وەکو کورد ئیشمان بکرد بە ئیشمان نەکرد بە لەوەی پێگەی حزبی ئەلف چییە پێگەی حزبی با چییە، یعنی ئێمە بەڕاستی وەکو قەزێکی قەومی سەیری مەسەلەی کەرکووکمان بکرد کە بەداخەوە ئەوەمان نەکرد. ینی خۆم و خەڵکی کەرکووک و برادران لە ئێمە باشتر لە حزبەکان لەوێ زیاتر لە دوای بەرژەوەندی خۆیان نبوون ئەوەندەی حزبایەتیان کرد بەڕاستی بەداخەوە، ینی ئەوەندە ئیش بۆ قەزیە قەومیەکە نەکراوەکو کەرکووک وەکو ئەو منتیقانە. ئەوە مەسەلەیەک. مەسەلەی دووەم ینی من پێم خۆشە ئەوەش بە بیر ئێوە و خەڵکی کوردستان بینینەوە بەداخەوە ئێمە لە دوای پرۆسەی ئازادی عێراق هەموو ئەو کێشانەی کە بەردەوام هەمان بووە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی حکوومەتی فیدرالی، ینی ئەولەویەتمان نەکردە کارکردن بۆ مادەی 140 و باقی منتیقەکانی تر بەداخەوە بەهۆی ینی بە سەبەبی حکومڕانیەتێکی خراپ لە هەرێمی کوردستان و ئەو فەلسەفەیە کە ئیدارەی ئەو وڵاتی پێکرا ئێمە تووشی ئەزەماتی دارایی گەورە بوون بە تایبەتی لە سەردەمی ئەزمەکانی ساڵی 2014 و هاتنی داعش و هاتنە خوارەوە سەعینەوت و ینی لە ساڵی ڕابردوو عەفوم دەکەی قیادەی سیاسی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو وەفدانەی کە دەستنە بەغدا ئەوەندەی یعنی زۆرترین وەختیان لەسەر ئیستحقاقاتی مالیە کەمتر قورساییان لەسەر جێڕانەوەی کەرکووک و ئەو ناوچانەیە کە کێشە لەسەرن بەڕاست. زۆر جار بەرپرسانی کورد باس لە حکوومەتی عراقی دەکەن دەڵێن عقلیەت هەمان عقلیەتە بەڵام تەنها دەموچاوەکان دەگۆڕن. چۆن تەعامل لەگەڵ ئەوانە دەکەی بۆ ئەوەی مادەی 140 جێبەجێ بکات؟ هیچ گومان نییە لەوە، یعنی هیچ گومان نییە لەوەی عەفوم دەکەی، ینی مەگەر ئەو ئومێدەی خەڵکی کوردستان هەی بوو لە دوای پرۆسەی ئازادی عێراق کە کورد شەریکی حەقیقی بی و عێراق لەسەر ئەساسی شەراکەتی ئەو سێ پێکاتەیە
بەڕێوە ببردرێ ئەوە نەک ڕەنجی نەداوە ئەوە بەعکسەوە ینی ڕۆژ بە ڕۆژ دەبینین تەراجعاتەکان لەسەر مەسلەی دەستور و هەموو حکوومەتەیەک لە دوای یەکەکانی دوای پرۆسی ئازادی عێراق دەبینین نەک هەر جددی نەبووینە لەوەی ئەو کێشانە چارەسەر بکەن بەڵکو بەعکسەوە ینی مەسئولین ناوەندە بڕیار بەدەستەکان تا ئەو لەحزەیەش بەشێکیان قەناعەتیان وایە نەشیان شاردۆتەوە باسەکەن کە جێبەجێکردنی مادەی 140 یعنی تەقسیم دە باشە چۆن لەگەر ئەو عەقلیەتە دەکرێت و ئەوەی کە ئێمە وەکو گوتنی کاری بۆ دەکەین یان کارکردنەکەشمان لە ئاسڵێتێکوا بێ حزبانە چی بکەن لەگەڵ ئەوانە تۆ گلەی لە حزب کوردیەکانەکە لە هەمان کاتدا باس لەوان شەکێک عقلیەتی ئەوان بەم شێوەیە کەواتە حزب کوردیەکان چی بکەن ئێمە چۆن تاعامل لەگەڵ ئێمە طبیعی هەنگاوێکمان هاویشت ینی ئەو هەنگاوە من قسەم لەسەر ئەوە نییە مەسلەی ڕیفراندۆم کە بە بڕوای من ڕیفراندۆمیش هەنگاوێک بوو لە ناچاری هەرێمی کوردستان هاویشتی لە دوای ئەوەی کە عێراق بە تەواوی کوردی تەهمیش کرد و هیچ حسابی بۆ نەکرد و قوتی بڕی نانی بڕی هەموو ئەو سیاسەتانی کە دەرحەق بە هەرێمی کوردستان بەڵام لە دوای ئەوەی کە ئێمە ینی ئەو هەنگاوە با بڵێن یان ئیرادەی ملەتی ئێمە کافی نەبوو بۆ ئەوەی نەخشەی سیاسی منتیقەکە بگۆڕدرێەوە گەلە کۆمەچێکیان لە هەرێمی کوردستان کرد منیش دەڕێم بە ناچاری ئێمە جارێکی تر دەبێت بڕێن بەشێکی لەو چوارچەوە ئیدارەی کە ئێستا پێ دەگوترێ عێراق و هەوڵ بدەین لەمە دووە خەباتی ئێمە قورسایی ئێمە زۆرترین ئیشکردن بی بۆ گەڕانەوەی مافەکانی خەڵکی کوردستان بەڵام ئەوە بەوە ینی بەو یەکێک لەو مەسەلانەی کە جەنابەت باسەکەی ئەوەیە کە ئەگەر تۆزێ بەڵانسەکە بە قازانجی خەڵکی کوردستان و گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان بجێڕتەوە یەکگرتووی و یەکڕیزی هێزە سیاسیەکانە لە کوردستان کە بەداخەوە ئەوە بەڕاستی ئەو ڕۆ نابیندرێ یعنی بەغدا باش دەزانی کە ئێمە بە دوو سیاست و دەتوانم بڕێم زیاتریش ینی چەند ساڵێک لە دوای پرۆسی ئازادی عێراق زۆر جاران باس لەوە دەکرا ئەگەر کورد لەسەر ئاستی ناوە خۆش خلافی هەبی بەڵام لە دوای لە پاش حەمرین یەکگرتوین بەڵام بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو ئەوە ڕەنجی نەداوەتەوە لە بەغدا وەختە گروپی 15 هەبوو پارتی بە جۆرەگەشی دەکرد یەکێتی بە جۆرەگەکان بۆ بەرژۆندی خۆیان کاریان بە تاکید خۆ بەغداش ئەوە دەزانی کە ناوماڵی کورد شەرخی تێدایە دەرزی تێدایەوە ئەمە تەنانەت ئێستا و قسانی کاک شاخەوان و کاک ڕێبوار فەرمویان ئێمە لە 3 ساڵی ڕابردوش نەهاتوین بەرنمەیەک دابنێن لەسەر ئاستی هێزە سیاسەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و مەتبەخێکمانەوەی بزانین بەیەکەوە چۆن کار دەکەین بۆ جێڕانەوەی ئەو ناوچان کاک ڕەسوول لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت کاک ڕەسوول لەم کاتتان باش ئێوە وەکو حزبی سۆسیالیست بارەگاتان لە کەرکووک هەیە بۆ نمونە پارتی پێی وایە ئەگەر بارەگاشمان لە کەرکووک بێت نەمان دەتوانانی هیچ بکەین بۆ کەرکووچیەکان هیچ دەسەڵاتێکمان نەدەبوو کە ئێوە لە کەرکووکن چیتان کردووە بۆ خەڵکی کەرکووک بۆ بەتایبەتی بۆ کورد ئەم کاتتان باش ئەم کاتی بینەرانی خۆشەویست باش لێرەوە سڵاو ڕێزم بۆ هەریەکە لە بەڕێزان مامۆستا ڕێبوار کاک شاخەوان کاک سەعەد من پێم وایە ئەم دۆخێکی ئێستا لە کەرکووک ئاگوزارێت ئێمە بۆ ئەم ساتەی دوای 16 ئۆکتۆبەر ناگەڕینەوە تەنها چونکە ئێمە لە دوای 2023ەوە و لە دانانی دەستوری عێراقا ئێمە مادەیەکماندانا بە ناوی مادەی 140 بۆ ناوچە کێشە لەسەرەکان واتە کە تۆ ناو ناکێشە لەسەرەکان مانای وایە ئێمە ململانێ لە بینی 2000 دروست بووە لەسەر ئەم ناوچانە هێزەکان حکوومەتی هەرێمی کوردستان بووە کە لە 2023 بەدواوە دەسەڵاتێکی باشی هەبووە لەم ناوچانە و دەسەڵاتوانین بڕین دەسەڵاتێکی ڕەهای هەبووە هێزی دووەمیش حکوومەتی فیدرال بووە کە هەموو کات هەوڵی داوە زۆرترین دەسەڵات بچەسپێنێ لەم ناوچانەدا ئەوەی کە برەی تێبینی ئەکرێ و ئیشی لەسەر ئەکرێت ئەم ململانەیە بەردەوام بۆ ئێمە لە 2023 وەک باسمان کرد هەتاکو و هاتنی شەڕی داعش لە سەردەمی 2014 بەدواوە هەتاکو 2017 ئەتوانین بڕین دەسەڵاتی 100% لە لای هێزە کوردەکان بووە لە ڕووی ئیداری و لە ڕووی سەربازیەوە ئەم ململانەیە وای کردووە لەو دۆخەیە ئەتوانین بڵین دەسەڵاتی حکوومەتی هەرێم زاڵ بووە بەسەر هەموو ئەم ناوچانەدا بەڵام ئیشکالەکە لێرەوە دەست پێکات ئایا ئێمە ئەو کاتە توانیتمان تا چەندێک هەنگاوەکانی مادەی 140 لە ڕووی دەستور و یاساوە جێبەجێ بکەین
ئایا ئەو کێشانی کە ئێستا هەمانە لە ڕووی داگیرکردنی زەوی وزار و ئەو عقدانەی کە لە سەردەمی ڕژێمی سەدامە بۆ ئەم ناوچانە دەرکراوە هەڵ بۆ شێنینەوە لە هەمان کاتە یاسای نوێ دابنین کە زۆربەی کات ئەتوانین برین ئەو دەستوری یاسانە لە کەرکووک و بەشێک لەو کاتانە ئەو دەسەڵاتی کە لە بەغا هەبووە نەکردو ئەوەی لە بەغدا هەبوو. بەڵام پرسیارەکە ئێستا ئەوەیە ئێوە وەکو حزبی من مەبەستم لەوە نیە ئەو حاڵەتە نەنا مەبەستم لە حیزبایەتی و کوردایەتی نییە مەبەستم لەوەیە کە دەسەڵاتی کوردی نەیتوانیوە لە ڕووی دەستور و یاساوە لەم شارە شتێک جێبەجێ بکات بۆ هەنگاونا بۆ جێبەجێکردنی مادەی 140 بەڵام لە ڕووی هێزەوە کردومانە ئێمە لە هەموو حاڵەتەکان تەنها بۆ هێزێک لەم ناوچانە حکمی کردووە نەک وەک دەستور و یاسا ئەوەی کە ئێستا هەیە کە بەڕێزان کاکشاخەوان باسی یەکات ئێمە ڕەنگە منم تێڕوانینی جیاوازم هەیە بۆ حاڵەتە ئێمە لە دوای 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی ئەم ناوچەیە بتێ و نەتەوێت دەسەڵاتێکی سەربازیە دەسەڵاتی سەربازیش سەپاندنی هێزێکە کە ساحب ڕوویا و خۆی و داگیرکارێکی تایبەت بەخۆی هەیە بەشێکە لە ململانەکە کە لە 2023 باسمان کرد لە دەسوورا هەتا اینجا ئەمە ئیشکالەکە لێرە لەوەیە تێڕوانینی ئەم هێزانە بۆ کەرکووک و بۆ شێشەکان جیاوازە یعنی ئێستا کەرکووک پێویستی بەوەیە کە هەنگاوی عملی بۆ بنرێت ڕاستە ئێمە لە کەرکووکە بارگا هەیە بەڵام ئایا کە حکمێکی عسکەری بوو ئەو وەک باسمان کرد پارێزگار و ئەنجومەنی پارێزگاش کە ئێستا بوونی نییە پەرلەمانتارەکانیش ئەو دەسەڵاتیان نییە چجاوێت لە سیاسەکان بێت دەسەڵاتێکی وای هەبێت لە شاری کەرکووکە جێبەجێکار بێ بەڵام ئەوەی هەیە ئێستا کەرکووک بەتایبەت کوردی کەرکووک دۆخەکەی دۆخێکی ئەوە نییە ئێمە بتوانین بە قسەی ڕاگەیانەکان و بە لە دەرەوەی شاری کەرکووک قسە لەسەر شتێک بکەین کە بتوانین بمانەوە بیگۆڕین ئێمە لە کەرکووکە ئەو دەسەڵاتە سەربازیە لەلایەن هێزیەکەەوە بڕیاری لەسەر ئەدرێت کە ئێمە تەعاملیان لەگەڵ ئەکەین لە بەغدا ئەو ئێمە ناکرێت ئاغاکان بە دۆست بزانین و گەداکانی خوارەوەی بە دژمنی خۆمان بزانین ئێمە ناکرێت ئەو هێزەی لە کەرکووکە هەیە بە دژمنی بزانین بەڵام بەرپرسەکان بە دۆست بزانین و تەعاملی لەگەڵا بکەین ئەم تێڕوانینانە وای کردووە ئەو هێزە جیاوازانی کە حکوومەتی هەرێم ئەبەن بەڕێوە بە حیزبی ئەلفوبا ئەوە کارێکی کردووە کە تەنها و تەنها خەڵکی کەرکووک تیا زەرمەندێ یعنی ئێمە ناکرێت بە قسەی دووری شاری کەرکووک بڵێن لەگەڵ حکوومەتی عراقی هەنگاوی بەڕێوە بەڵام پرۆسەی تاری بۆمانە بەردەوامە لە کەرکووک لەگەڵ حکوومەتی عێراقا بۆ جێبەجێکردنی مادەی 140 هیچ هەنگاوێکی باشی ئۆتۆمان نەبڕیوە کە جێ دڵخۆشی بێت چونکە ئێمە وەک باسمان کرد لە ڕابردووە تەنها وەکو هێزێک حکمی ئەم ناوچانەمان کردەوە نەک وەک دەستور و یاسا جێپێ خۆمان خۆشکەین وەک کاک سەعەد باسی کرد نەمانتوانیوە نەک نەتەوەی تورکمان کرد و ئاشری و مەسیحەکانش بەلای خۆمانە ڕازی بکەین ئەوە شتێکە لە ڕابردووە شایەدەکەی ئێستا ئەی سەپێنە بەسەن بەڵام ئەوەی کە ئێمە قسەی لەسەر ئەکەین ئەوەیە کە گەورەترین زەرر هەر یەکەو بە پێی دەسەڵات و حەجمی خۆی ڕەنگە بڵێ بەرپرسیارەتی هەبووە ئێمە یەک شت حەزەکەم پێ بڵێم لە 2023 هەتاکو 2017 کە ئێمە لەم شارەیە بووینە نە ئێمە و نە هیچ حیزبێکی تر بەبێ حیزبی ئەلفوبا واتە یەکێتی و پارتی هیچ پلە و پۆستێکی ئەم شارە لەبەر دەستی حیزبی تران نەبووە لە 2023 براو بەش کراوە لە بینی ئەو دوولانەیە واتە کاریگەریەکە ئەکەوێت ئۆباڵەکە ئەستۆی دوولانەوە ناکەوێت ئەستۆی ئەولانەی کە هیچ پلە و پۆستێکن نەبێت کە من پلە و پۆستم نەبێت ئۆباڵەکەش ناکات ئەستۆی من ڕەنگە بەپێی ئەو هینەی خۆمان هەبوو بێت لە بواری سەربازیە گەورەترین لە کاتی شەڕی داعشا گەورەترین کاریگەریمان هەبوو بێت بە سکرتێر و وەتاگە حیزبی کە سەرکردایەتی شەهید بووە لە پێناو ئەم شارەیە یعنی ئەوە ڕۆڵەکەی منەکە توانیم بە بواری ئیدارە کە من پلە پۆستێکم نەبێت ناتوانم هیچ بکەم بەڵێ هەموو کات ئێمە لە ڕابردووشا و لە ئێستاشا ئێمە بەپێی ئەو حاڵەتی کە لەگەڵ ئەو ئەحزابانەی کە ئێستا هەیە یعنی ئێمە بەشێکی ئەتوانین زۆری حکوومەتی فیدراڵ کە بۆ ئەتوانین بڵین چەسپاندنی تەعریبی ئەم ناوچانە کۆمەڵێک هەنگا و کۆمەڵێک هێز بەکارهێنێ ئەمە واقعە بەڵام لە هەمان کاتیشا حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک ئەرک و بەرپرسیارەتی ئەکەوێتە ئەستۆ چونکە کەرکووکی خستۆتە لە 2023 وەک باسم کرد کەرکووک کەوتۆتە جێی ململانەی ناوچە کێشە لەسەرەکان کە خۆمان ناومان ناو وەزارەتمان بۆ داون دەستەمان بۆ داناوە یەکێک لە دیارترین شتەکان کە ئەوەیە کە ئێمە ئەیگەڕێنینەوە بۆ دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەی نوێی ئێستا هەیە دەستێکمان هەیە بە ناوی دەستەی ناوچە جێناکۆکەکان تاکو ئێستا بەهۆی ململانەی و ئەو دەستەی دەست بەکار نەبووە کە دەست بەکار نەبووە ئەی حکوومەتی
هەرێم لە ڕێ چێوە ئاگاداری کێشەکانی ئەم ناوچانەیە کەواتە بەشێک لەوە ئەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لەگە هەمان کاتیشا بەغدا وەکو ئەو هێزەی کە ململانەیەتی لەسەر کێشە لەسەرەکان بەڵێ تعریبی کردووە ئەو دام و دەستگا ئەمنیانی کە لەم شارەیە کە کورد بۆ پێشتر لەسەر لایدا عەرەبی داناوە و هەندێک شت کە مامۆستا ڕێبار باسی کرد لە پێشترا هەڵکردنی ئاڵای کوردستان لە ڕووی دەستور و یاساشەوە مافی خۆمانە بەڵام حکومێکی ئاسکەری ڕێناداتەوە هەڵیکەی کەواتە ئێمە بڵین حکوومەتی عێراق بێبەریە نەخێر حکوومەتی عێراق لە دوای 16 ئۆکتۆبرەوە دەستی گرتووە بەسەر هەموو دام و دەستگا ئەمنیەکانە ئیدارەکانە زەوی وزارە تعریبی کردووە و هەر هی کوردی نەکردووە هی تورکمانی کردووە دو ئاشووری کردووە هەوڵی داوە لە ناو نەتەوەی عەرەبیشە مەزهەبێکی تایبەت بسەسپێنێ بەسەر ئەگەر پارێزگاریش کورد بەڵام لە هەمان کاتە کاگرەسۆل ئەگەر پارێزگاریش کورد بواە تۆ خۆت دەڵێ من پێم وایە ئەگەر بەڵێ آخر یەک حاڵەتەیە ئەگەر پارێزگار کورد وایە بە ڕێکەوتنی یەکێتی و پارتی لەم شارە دروستە بوو کە پارێزگار کورد بێت ئەگەر پارتی و یەکێتیش ڕێک بکەوتنایە و لەسەر قەزەی کەرکووک من دڵنیا دەکەم ئەو هێزا حکم عسکەری ئێستا لە کەرکووکە هەیە ناما بۆ حکمێکی مەدەنی چونکە ئێمە وەک باسم کرد ئەم دوانە ئەگەر بێت و لە دروستکردنی حکوومەتی عێراقا بە پاڵپشتی ئەو حکومەتانە نەکەن و هیچ کاتێک حکوومەتی عێراق سەرکەوتو نابێت ئەگەر بێت و کوردی تیانە بێت وەک باسمان کرد حکومێکی فیدرالیە حکمی فیدرالیش دەبێت هەرێمەکانی لەگەڵا بێت حکوومەتی هەرێم هیچ کاتێک سەربازی حکومێکی ئیداری نیە ئەو پلەپۆستانەی دەکەی بۆ سەحمی نەکردووە باشە تۆ خۆت دەڵێ حکومەکە سەربازیە حکومێکی ئیداری نییە کەواتە ئەگەر پارێزگاریش کورد بێت دەتوانێت چی بکە لە بەرامبەر ئەم حکومە سەربازیە آخر ڕێم دەمە ڕوونکەمەوە ئەگەر پارێزگار کورد بێت مانای وایە یەکێتی و پارتی یەک تێڕوانینیان هەیە بۆ سەر قەزەی کەرکووک ئەگەر یەکێتی و پارتی یەک تێڕوانینیان هەبێ بۆ سەر قەزەی کەرکووک حکومە عسکەرەکە بەم شێوەیە ناتوانێت بیسەپێنێ بەسەریا ئیشکالی ئێمە لەوەیە تێڕوانینی یەکێتی بۆ قەزەی کەرکووک زۆر جیاوازە لە تێڕوانینی پارتی بۆ قەزەی کەرکووک ئەی تۆ لەو قەناعەتەی حکوومەتی فیدراڵ کە دروست بووە سەر کۆمارەکەی کوردە وەزیری دەرەوەی کوردە وەزیری عەدڵ کە ئەو یاسانەی کە ئێستا کەرکووکی پێچەسێنێتەوە کوردە ئەنجا ئەم حاڵەتانە دروست بێت ئەگەر ئەمانە ڕێنەکەوی لەگەڵ و لەسەر ئەم قەزەی ئێستا چۆنڵی کاتەکە نەباتە ڕێوە چۆن ئەوەشتوانە ئەم هێزا ئەم حکومە عسکەریە بەردەوام بێت تا ئێستا باشە هەر بەرپرسی ئەم حکومە عسکەریانە لە بەغدا باش ئەفو بەرپرسی ئەم حکومە عسکەری کە کەرکووکی داگیرتووە ئێمە لە بەغا تەعامل ناکەین لەگەڵیا باش کاگرەسۆل ڕەوشی هاوڵاتیانی کورد لە کەرکووک بەگشتی چۆنە ڕەوشی ژیانیان چۆنە چۆن تەعاملیان لەگەڵەکرێن لایەن هێزە ئەمنیەکانەوە ئێمە دەبێت تێڕوان وەزعی کەرکووک لە دوو حاڵەتە هەمانە ئێمە ئەگەر بێت و باسی ژیانی ئاسایی خەڵکی ئەتوانین بڕین بەو شێوەی نییە ئەگەر بێت و سیاسەتی لەگەڵا سیاست و حکومداری لەگەڵا بەکار نهێنین ئێمە لە ڕووی حکومداریەوە کەرکووک ئەتوانین بڕین زەختێکی زۆر هەیە لە دام و دەستگاکانە لە ئیداریەکانە لە داگیرکردنەکانە ئەو تەجاوزەی کە لە ڕابردوو باسەکرا بۆ کورد ئەتوانین ئێمە بڕین لە ماوەی ئەم 3 ساڵەیە دەقات نەتەوەی عەرەب تەجاوزی تیا کردووە لە شوێنە هەرە ئەتوانین بڕین گرانبەهاکان و شوێنە گرنگەکانی ئەم شارەیە و لە ڕووی ئەمنیەوە ڕاستی لەبەرەوەی بە جۆرێک لە جۆرەکان چەکدام هێزە کوردیەکان ئەمنیەتی ئەم شارە هیچ کورد تیا باڵا دەست نییە ئەتوانین بڵین زەختێکی زۆر هەیە و هیچ کاتێک ساحبی ئەو حاڵەتە نەبیتە کە تۆ بتوانیت پارێزگاری لە دام و دەستگا لە تەنانەت لە ماڵەکەی خۆش بکەی لە حاڵەتە ئەمە ئێمە واقعەکە ودان بەو حاڵەتیان لێت حکومە عسکەرەکە ئەم زەختەی کردووە لێرە بەڵام لە هەمان کاتیشە ڕێغایبی ئەم لایەنانە و تێڕوانی نەجیاوازەکانی ئەم لایەنانە بەڵێ زۆر شتی لە کەرکووکە بازەرەری کورد داشکاندەوە دەستخۆش هاوکارانم ڤۆکس پۆپێکیان ئامادە کردووە قسەی هاوڵاتیانیان لە کەرکووک و چەند شوێنێک وەرگرتووە ئەگەر ئامادە بێت هاوکارانم پەخشی بکەن کە دێتەوە بیرت ڕووداوەکە زۆر ناخۆشە و بەڕاستی دڵتەنگە بیت و ڕووداوێکی کارە ساتبارە بەڕاستی سعات 12 کە لێرەوە دەرچوین ئەو ڕووداوانە بینی لە ڕێچیمەن کە تەقیان لە خەڵکرا و ڕووداوە زۆر پێم ناخۆش بوو شتانم بە چاو خۆم بینی زۆر دڵتەنگ میکرد بەڕاستی کەسێکش نەبوو بەرگریمان لێ بکە لە ڕووی نەتەوەی ئێمە لە 150 خاچی کوردستانمان لە دەستدا و کەرکووکش بەشێکە لەو 150 ئێمە هەر لە ڕووی تاچی کورد زۆر پێی ناخۆشەکە ئەو ڕووداوە ڕوویدا و کورد ئەم 3 ساڵە
هەموو ئەوەی کوردێ بەشتەرە بێ لەم شارەدا هەستی بە نامەتی کردو ئەوەی کە کوردێ بێت هەستی بە بڵێ من کوردم هەستی بە نامەتی کرد لە ناو شارە مەسەنە سەیرەکەی مەفرەزەیەدانێ هەر لە تەشقەڵاکانە گەنجێکە یان شتێکە ئەو شتانەم بینیە تەمان پێت ناخۆشت و بتەوێت نەتەوێت سەر کەسێک ئەلێوا ببینی کوردێک تعدای دیەکرێ نەفسێتت پێی ناخۆشە یاجۆرێ واللهی ئەو وەختەی ئێمە لێرە بووین خۆش بوو حڕێتمانە بوو هیچ بەڕاستی نەختێک بەبوونێم هەشعبیەوە ناخۆش واللهی کاکە ئازانی چۆنە لەو ڕۆژەوە مەسەل پێشمەرگە نەماوە لە ناو کەرکووک ئیش و کار نەماوە دوایی تەعینات نییە هیچ ئیش و کار نییە لە خاسەتەن کورد لە کەرکووک پرسیدی نەماوە ئەتێ تەواو بەڕاستی پێت برێم لە کەرکووک تەعینات نەماوە کورد پرسیدی نەماوە ئیش نەماوە کار نەماوە ئەم سەرەکەی ئەو سەرەکەی هیچ ئیش نییە هەروە پارچە ڤیددیوەک هەیە ئەمڕۆ عەرەبی هاوردە چوونەتە سەر پەلکانە گرژی و ئالۆزی دروست بووە گەر هاوکارانم پەخشی بکەن بەڵێما دیمەنەکانی ئەمڕۆیە کە گرژی و ئالۆزی دروست بووە عەرەبی هاوردە چوونەتەوە پەلکانە بۆ ئەوەی زەویزار و زەوی هاوڵاتیانی کورد داگیر بکەن بەڵام هاوڵاتیانی کورد لەو شوێنە ڕێگەیان پێ نەداون وەک دەبینن شەڕ و ئالۆزی لە نێوانیاندا دروست بووە بەڵێ ئەمە ئیدی حاڵی هاوڵاتیانی کوردە لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا لە سنووری ناوچەکانی مادەی 140 یاخود ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان کە بەردەوام چاوەڕێی ئەوەن ڕۆژی دواتر کەسێک نێتە سەریان بە ئەوەی زەویزاریان لێداگیر نەکات ئیدی لە مانجی چوارەوە چاوەڕێەوە دەکەن کە دەغڵودانیان نەسووتێنرێت لەلایەن هەندێک کەسەوە هەندێک پێ دەڵێن عەرەبی هاوردیانە گەڵێن داعشەکە دەغڵودانیان دەسووتێنێدی دواتریش بە داگیرکردنی زەویەکانیان دەست پێ دەکات بە تایبەتی لە پەلکانە و سەرگەران و ئەمانە زوو ئەمانە ڕۆژانە دووبارە دەبێتەوە دێمەوە لای بەڕێز کاکرێبوار ئەوەی کە دەبێنرێت لە کەرکووک ڕاکانجبووری تەنها واجیهەکەیە کەسی ترە لە پشتەوە ئەم کارانە دەکات لە کەرکووکە وی تاکید کە ڕاکان وەکوشلێکی یاریەکی شەترەنجە بەدەستیانەوە چی ئامانجیان هەیە لەم قۆناغەیە پێی جێبەجی ئەەکەن ئەو کۆلەی ئەضعاف حەلەقەشە بەکاری دێنن ئەگەنە بەبێ هیچ تەوجیهاتێکی چی حکوومەتی فیدرالی بێ کە ئەو هێزە عێراقیانەی کە نەیاری کوردن و نانوێت ناسنامەی کەرکووک بگەڕێتەوە بۆ کوردستانیەتی خۆی بە پێی دەستور و لەگەڵ ئەو هێز ئەقلیمیانش کە ئامانجییانە 100 ساڵە دژایەتی کوورد دەکەن ئەوانش باڵپشتن هەڵبەتە و لە ڕێگای نوێنەرەکانیان کە لە شاری کەرکووکن ئەمان هەمویان پێکەوە یەکتریان گرتووە و تەبعاان لە بەرژەوەندی ڕاکانیشە ئێستاکە گوزەرانی بەرەو پێشەوە ئەچێت و ئەو بەرژەوەندی ئێستا دەستیەکەوێ لە هیچ کاتێکە دەستی ناکەوێت لە مرۆەتیاتی تەبعاان هەمووی ئەمە ئەوکارن لەگەڵ باش ڕاکانجبووری بۆ منە دۆسیی گەندەڵی لەسەر بوو باشە مەسلەی تعریبی لەسرە ئەم هەموو دۆسیی لەسرە بۆچی ناتوانن لێ پێچینەوەی لەگەڵ بکەن ناتوانرێت لا بدرێت لە پۆستەکەیدا ئاخرەوە نەتیجەویە کە یەکێک لە قەرنەکان ئەنجومەنەکان کە ڕۆڵیان نەما لەوانە کە ئەنجومەن بووی هەبوو عەزل و ئیقالەی ئەو پارێزگارانە بکەن کە گەندەڵیەکەن و کە لە دەستوری عێراق و یاسای عێراق دەرەچن سەنەماوە دەستگا بەدیلەکەی کە پەرلەمانتارەکانن دە 12 پەرلەمانتاری کەرکووکن بە کورد و عەرەب و تورکمان بەداخەوانش ناتوانن هیچ بکەن و لەسەر ئاستی حکوومەتی فیدرالیش ئەم بوو دووبارە بارەدۆخی پێخۆشە بۆیە کارەکە خۆی ماتۆ تاکومیست باش ئایا ئەو گروپ و میلیشیانەی کە لە کەرکووکن پێتان وایە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیا بن نەخێر وەکو چۆن لیوایسی لە شنگال لە کاتی عادل عەبدولمەهدی وتیە بێ انسحاب بکەن وتیان انسحاب ناکەن قسەی ئەوان چووە سەر و ئێستاکەش کە هەنگاوێک نراوە لە شنگال دووبارە سەد لەم دوێنێ و پێرەکە قسەی زۆر نادەستوری و نایاسایی و ناجۆر ئەبیسینەوە کە جێبەجێ ئەو بڕێڕەی کازمیش ناکەن یعنی مادەوە واتە ئێستا و هێزانە میلیشیاتەکان حکومی عێراقەکەن نەوەکوم هێزە سەربازیە ڕسمیە و فەرمیەکانی عێراق پێتان وایە حکوومەتی عێراقیش
دەستێکی تیادا هەبێت وەکو حکوومەت حکوومەت بڵێ ینی حکوومەتی عێراقی دوای 2023ەوە هەمان نەفەسی هەموو حکوومەتی عێراقی هەیە بە هیچ جۆرێک نانێ ناوچە کوردستانەکان جارێکی تر بگرێت من زۆر جار لە زۆر کەناڵە باسم کردووە هەمان عقلیەت و هەمان فکرە هیچ نەگۆڕاوە خراپتر بووە باشتر نەبووە یعنی ئەوان لەسەر هینی خۆیان ڕکە کەرکووک ناسنامەی کوردستانی نەبێت پێتان وایە چۆن پێشمەرگە دەگەڕێتەوە کەرکووک وڵی پێشمەرگە ئێمە لە 2023 کورد چۆن دەگەڕێتەوە بارودۆخێک وای لێ کرد کە پێشمەرگە بگاتەوە 2014 بە هەمان شێوە کە داعش نزیکی سنوورەکانی کەرکووک بوونەوە و هێزی سەربازی عراقی کە بەداخەوە چەند 5 فەرقە 6 فەرقە لە مووسڵ بوون 50 داعش توانی هەمووی ڕاونە بە 50 داعشەوە 5 فەرقیان ڕاونە ئەو کاتە بەس هێزی پێشمەرگە بوو لە سنووری 1050 کیلومتر بەداخەوە کە دیفاعێکی زۆریان کرد لەو سنوورە و شەهیدێک و قوربانێکی زۆریشیاندا کە لە دوای ئەوەی کە سوپاس بکرێن و شەهیدەکانیان بکەنە سمبول بەداخەوە کە کۆمەڵێکی خەڵکی نەیار و کورد کەمیان دوایان لێ کرد کە ئەو شەڕە نەگریسیان لەگەڵ پێشمەرگەی کوردستان کرد و ئەو کەواتە پێتوانێت بە گفتوگۆ بگەڕێنەوە من عقليتي عراقي بزانم گفتوگۆ لا هیچ معنایەکی نییە چونکە من یەک نموزەجێک حەزەکەمەوە تەوزیح دەم مە 4 خولی پەرلەمانمان بەڕێ کرد 4 خول 4 سەرۆک کۆمارمان بەڕێ کرد کە هەر چواری سەرۆکانەکە کورد بوون هیچی عەرەب نەبووە و چەند جێگری سەرۆکۆزیرانی کوردمان هەبووە و چەند جێگری پەرلەمانیشمان نەبوو کردبووە و بەردەوامیش لە 6 کەس کەمترمان نەبووە بە 4 خول کۆی کەیتەوە خۆل 300 400 500 کەسی خاوەن دەسای تاوێ بەڵام بەم 500 کەس هیچیان پێ نەکرا نەیانتوانی یەک بڕگەی مادەی 140 بەرەو پێشە بڕن بالمناسبە دوێنێوپێرێکەش سکرتێری حزبی شوعی عێراقی کە خۆی بەرپرسی مەلەفی 140 بوو لە فترێکە وتی عێراق بە هیچ شێوازێک ڕازی نییە سیاسیەن مادەی 140 جێبەجێ بکرێ هەندێک پارەیاندایە خەڵکی ئاوارە و هەندێک خەڵکی وافت لە مادەی 140 ئەگی ناخۆ تەرسیمی حدود سەرۆک کۆماری پێشووتر بە ڕەحمەت بێ تەسلیمی سەلیم جبوری کرد بەس داخلی پەرلەمانی کەن کاوان سەرۆک کۆمار نەخێنەوە کە کووردە ئەتر مانای وایە نە پەرلەمانتار ڕۆلی هەیە ئێمە کورد ئەبێ یەک ڕاپەڕینێکی کاملمانە بێ بامو حیزبەکان واز بێنین لەو کێشانەی ناوخۆمانەیە بە یەک جا بە حکوومەتی عێراق بڵێن ڕاوەستە لەمە زیاتر ئێمە بە دەستور لەگەڵ تا معامەلاکەین بەڵام حکوومەتی عێراق بە هیچ شکلێک ناچێتە ژێربای دەستورەوە کەسە بەداخشەوە هەر وەفدەکانمان کەس نەبغا اتفاقی سیاسیەکەن خۆی مەفروضەوەی بڵێن وەرن دەستور جێبەجێکەن یان نا دەستخۆش دەبێت کات باوان ترش بدەم چکە کاتم زۆر نەماوە کاک شاخەوان ئێوە ئەندام بوون لە لیژنەیەکە چون بۆ بەغدا بە سەرپەرشتی نەتەوەی گرتوەکان و پێکاتەکانیشی هەمووی تێدا بوو نوێنەری یەکێتی و پارتیشی تیادا بوو خۆت نوێنەری پارتی بوو لەم لیژنەیەدا کاری ئەم لیژنەیە بە چی گەیشتووە چیتان کردووە بۆ ئاسایکردنەوەی دۆخی ناوچە کوردستانەکان دەرەوەی دارهێرمی کوردستان بە تایبەتیش کەرکووک کاک کۆڤان ئەو لیژنەیە تقریبەن ساڵ و نیوەکە کارەکەوە لە ماوەی ئەم دوو مانگە کۆبوونەوەکانمان چڕ کردوێتەوە لەسەر بابەتی کەرکووک و لە هەفتەی ڕابردوویش دیسان کۆبوونەوەمان هەبوو و لە هەفتەی داهاتوش لە بەغدا کۆبوونەوەیەکی دوور و درێژ دیسان ئەنجامە درێت دیسان بە سەرپەرشتی نەتەوەی گرتوەکان تۆزێ پێشەچوون بووە لە ماوەی ڕابردووە بەڵام ناکاتەوەی کە ئیتیفاقی نهایی بکرێ بۆیە ئەو کۆبوونەوەی داهاتووکەکرێ لە بەغدا مێدەوارین کە کۆبوونەوەکانیش متەقەتع نابێت بەردەوامە بێت تا و کاتەی یا ڕێککەین یا ڕێک نەکەین ومێت دەکەین ڕێککەوین چونکە چونکە هاوشێوەی سنجار دەوان بۆ دەمەوێت بۆ بینەرانی بەڕێزی ڕوون بکەمەوە کە بابەتی ڕێکەوتنی سنجاریش ئەوە نەبووە لە ڕۆژ و دوانێکە یەکسەر ئیعلان بکرێ و ڕێکەوتن بکرێ تەوقیتی دەستپێکردنەوەی تەطبیع لە سنجار و کەرکووک بە یەک تاریخ بوو بە یەک ماوە و ماوەکانن هەفتەیەک دوان بینی هەبووە گینار بەیەک وەزارتی پێشمەرگە و وەزارتی بەرگری عراقیە نانە مەقسەدم ئاخری اتفاقی نێوان هەرێم و بەغدا لەسەر سنجار ماوەی ساڵونیە کە نزیکەی ساڵنیە کە دانوسان دەکەی ئەو جام اتفاقەکرا کە زۆر خەڵک پێ وایە لە نێوان شەو ڕۆژەکە نەخێر شتیوانی لە کەرکووکیش بە هەمان شێوە بۆیە لە ماوەی هەفتەی ڕابردوو ینی بۆ معلوماتی جنابەت باز لە پرۆسی تعریب بکرێ باز لەوە کرا کە ڕاکان بەتەنهایە لەم بابەتە نەخێر لە هەفتەی ڕابردوو من لە کۆبوونەوەکە بایکۆتی کۆبوونەوەکەم کە لە نوێی کۆبوونەوەکە دەرچوم لەبەرەوەی گرژی لە نێوان من و یەکێک لە ئەندامانی عەرەب دروست بوو بەوەی کە لە نەفسێتی ڕاکان زۆر خراپتر قسەیە کرد بۆ بە جۆرێک لە جۆرەکان شەرعیەتیەدا بەوەی ئەوان پێم گوتوتمەوە لە سەردەمی بەعس تاوانتان کرۆ زەویتان داگیر کردو ێساش دەتانێت شەرعیەت بەو تاوانانە بدەن کە لە سەردەم سەداما داوتانە بۆیە لیژنەکە بەردەوامە ئومێد دەکەین بگەینە خۆناغێکە ئیتر ئەو خەڵکە لەو دۆخە ناهەموارە سەپێنراوە ڕزگاری بێ کاکۆڤانەوەی لە کەرکووک دەکرێت بە هیچ شێوەیەکی سەنەدێکی قانونی نییە نە ئەو کردوانی کە ڕاکان سەعید دەیکات چونکە هەموو ئەو بابەتانی بۆ نمونە لە مەجای تعریبە
ئەو کتابە قانونیانە هەیە کە تاو کاتی مادی 140 جێبەجێ ئەبێ شەرعەتی داوە بە خاوەنزەوی ئەسڵیەکان. قراری رقم 4 مادی 140 هەیە، قراری رقم 29 ساڵی 2013 ئەنجومەنی وەزیرانی عێراق هەیە، قراری ژمارە 5744 وەزارەتی کشتتوکاڵ هەیە کە ئەڵێ نابێ ئەم عەقدانە تازە بکرێتەوە. هەموو ئەمانە هەیە ئەو جاش ئەو دێ کتابەکە بۆ قیادی عەمەلیات دەڵێ دەبێ ڕێگە بۆ عەرەبەکان بکرێتەوە. ئەوەی کە لە کەرکووک دەکرێت بابەتی نایاسایی و ناقانونیە. دێمە سەر دەوری حزبە سیاسیەکان جەناب دواستەوە کرد بە کورتی باز بەداخەوە کاتم زۆر نەماوە بەداخەوە ماوەی 3 ساڵە حزبە سیاسیەکان لە کەرکووک کۆبوونەوەیکیان نەکردە، خۆپیشاندانێکیان نەکرا، پەنایان بۆ هیچ بابەتێکی مەدەنی نەبردەوە بۆی فشار لەسەر حکوومەت و بە دنیای ڕابگەێنن کە لە کەرکووک نەعەدالەتیەکەیە. ئەوەی کە هەیە ئێستا لە کەرکووک لە ناو شارە تا ئێستا ڕەتکردنەوەی ئەو واقعە لە ناو شارە لە ڕێگای خۆپیشاندان لە ڕێگای مقاتعاکردنی ئەو دەسەڵاتە نەکراوە. بۆیە هەرچی زەرورە کە دەبێت لە ئێسایە حەزب و لایەنە سیاسیەکان بە یەکگرتووی کۆبوونەوەیەکی هەمەلایەنە بکەن بڕیار لەسەر کۆمەڵی فشاری مەدەنی بدەن بۆی کە دامی دەولی بۆ فشارانە دروست بێت دوجار دۆخەکە زووتر ئاسایی بکرێتەوە. دەستخۆش کاک سعد کاتم زۆر نەماوە، بەڵام هەڵوێستی ئێوە سەبارەت بە ڕێککەوتنی نێوان حکوومەت هەرێم و حکوومەتی عێراقی توێ سەبارەت بە شنگال پێتان وایە هەمان ڕێککەوتن بۆ ناوچەکانی دیکەش بکرێت؟ وەڵا دەرفەتێک کاتۆتە پێش هەرچەند هی ئەوە نییە ئینسان ئومێدی گەورەی لەسەر بینا بکات کە ئەوەی کە ئەمە بینیمان لە 15 ساڵی ڕابردوو ئەنی ئەو عقلیەتە بەداخەوە حزوری هەیە لە بەغدا و هەموو حکوومەتەیەک لە دوای یەکەکان ئەگەر وەکو یەکتریش نەبوو بن بەڵام جددینین لە سەلماندنی مافەکانی خەڵکی کوردستان لە جێبەجێکردنی دەستور. بەڵام ئەو هەنگاوەی شنگال هەنگاوێکی خراپ نییە، دەمێنێتەوە سەر ئەوە حکوومەتی عێراق چەند جددیە لە جێبەجێکردنی هەنگاوەکانی ئاساییکردنەوە و هەنگاوەکانی ئیدارەیەکی هاوبەش و هەمیشە کورد ڕازی بووە بەوەی کە دەستور حەکەمبی لە نێوانی ئێمە و ئەوان بۆ یەکلابکردنەوەی ئەو ناوچانە. ومە ئومێد دەکەین بگەر مستەفا کازمی ینی بەڕاستی بێ تەنانەت بۆ خۆشی ئایندەی هەبی پشتیوانی کورد بۆ ئەو گرنگە و ئەو کاتە کورد دەتوانی پشتیوانی بکە کە ببینی جددیە لە چارەسەری کێشە هەڵپەسێرە دراوەکان و دەتوانم بڵێم جەوهەری ئەو کێشانەش مەسەلەی گەڕانەوەی یان ئاساییکردنەوەی ئەو ناوچانەیە بە کەرکوشتەوە. زۆر سپاس کاک ڕەسوول، کاتم زۆر نەماوە ئەگەر لە یەک خولەکە وەڵام دێتەوە سپاس دەکەم. وەکو حزبی سۆشیالیست پێتان وایە چارەسەری دۆخی کەرکووک و ناوچە کوردستانیەکان چییە؟ پێم وایە ئەو ڕێکەوتنێکە لە شنگال کراوە زۆر جیاوازە لەوەی کە لەسەر کەرکووک ئەکرێت. ئەو ڕێکەوتنێکە لە شنگال کراوە ئەتوانین بڕین هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێم وە کاریگەری حکوومەتی نێودەوڵەتیش بەتایبەت تورکیا و ململانی هێزەکانی پەکەکە لەو ناوچانەیە کۆمەڵێک شت وای کرد کە ئەو ئیشکردن لەسەر مەلەفی شنگال ئاسانتر بێ و زوو بگەنە ئەنجامێک بۆی کە تەسلیم ئەو هێزە ئەمنیە بکرێت کە ئێستا هەیە لەوێ واتە تێڕوانین بۆ شنگال زۆر جیاوازە لە کەرکووک. من پێم وایە بە کەرکووک لە کەرکووکە قەت بەڕێکەوتن هێزی پێشمەرگەی کوردستان ناگەڕێتەوە کەرکووک. لە دوای ئەو ڕووداوانەی 16 ئۆکتۆبەرەوە بە ئەم حاڵەتە بمانەوێت بەڕێکەوتن پێشمەرگە بینەوە ناو شاری کەرکووک و دەوروبەری هیچ کاتێک حکوومەتی ناوەند ڕێ بەو حاڵەتە نادات. ئەمە واقعەکە مەگەر ئیلا لە قۆناغێکی گۆڕانکاری تر لە کودەتا بێت قۆناغێکی وەکو 2003 بێت مەگەر بەو حاڵەتانە بگەڕێتەوە کەرکووک. ئەوە بەنسبەت ئەو ڕێکوتنەی لەسەر کەرکووکایە. بەڵام من یەک تێبینیم هەیە لەسەر ئەو حاڵەتی کە بەڕێز کاک شاخەوان باسی کرد کە ئێمە خاوەن ماڵین و لە دوورەوە بەم وەزعەناینەوە کەرکووک. ئایا وەزعی کەرکووکی خەڵکی کەرکووک تەقبولی ئەو حاڵەتە ئەکات کە ئێمە چاوەڕێ ئەوە بکەین لە داهاتوە وەکو خاوەن ماڵێک بینەوە ئەم شارە و ئێستا ئێمە میوانین لێرە؟ ئایا ژیانی خەڵکی کەرکووک تەقبولی ئەوە کات بەم 4 ساڵە لە ڕابردوودا موچەخۆرێک لە یەک دابوو دەستگایە ئەوەی سەر بە حکوومەتی هەرێمە خۆمان نەزانین وەزعەکە چۆنە ئەوەی سەر بە حکوومەتی عێراقا مانگانە موچە وەربگرێت کە ئێستا هاوڵاتیانی کە سەر بە حکوومەتی هەرێمن و ئەو کوردی کە لێرەین بووە بە هاوڵاتی پلە دووشی سام نەکرێت. ئایا ئەم تەحملت تاکەی تەقبول ئەکرێت لە کەرکووکە؟ من پێم وایە دەسەڵاتداری کوردی واتە حکوومەتی هەرێم یەک هینم قەوت لە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا 12 جار جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغای کرد بۆ یەک خاڵێک
پڵانێکی سەرەکی لەسەر کەرکک نەبوو هەمووی لەسەر بودجە بوو کە من پێم وابوو دەبوو لەسەر خاک و لەسەر سنووری جوگرافی کەرکک بانە ئەو حاڵەتە. دەستخۆش سپاس بۆ ڕسول ڕەوف بەرپرسی مەڵبەندی سوسیالیست لە کەرکک کە لە کەرککەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس. هەروە سپاس بۆ بەڕێز ڕێبوار تاالبانی سەرۆکی پێشوی ئەنجومەنی پارێزگای کەرکک کە لەگەڵمان بووی. هەروە سپاس بۆ بەڕێز شاخەوان عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشوی فراکسیۆنی پارتی. هەروە سپاس بۆ بەڕێز سعد خالید جێگیری سکرتێری حزبی زەحمەتکێشانی کوردستان کە لەگەڵمان بوو. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەی بینەر و بیسەری کوردستان بسوار تا دیبێتێکی دیکە هەر لە خۆشی دابن.